پرۆسەی بنیادنان لە هەرێمی کوردستان لە بەردەم وەرچەرخانێکی گەورەدایە. کەرتی پیشەسازی لە بەکارهێنانی بلۆکی کۆنکرێتیەوە بەرەو خشتی قوڕ هەنگاو دەنێت. ئەم وەرسەرخانە تەنها گەڕانەوەیەکی سۆزداری نییە بۆ تەلارسازی ڕابردوو، بەڵکو پێشاتێکی زانستی و ئابووریە کە لەسەر بنەمای کوالێتی و پاراستنی و زەچەق دەبەستێت. تاوەکو سەرەتای سەدەی بیستەم خشت مۆری تایبەتی بیناسازی بوو لە کوردستان. ئێستاش دوای چەندین دەیە لە هەژمونی کۆنکرێت جارێکی دیکە خشت دەبێتەوە بژاردەی یەکەمی ئەندازیاران و هاونیشتیمانیان. بەپێی بەدواداچوونێکی مەیدانی ڕوودا و لەم قۆناغا سەدا چلی باڵەخانە و یەکەکانی نیشتەجێبوون لە هەرێمی کوردستان پەنا بۆ خشتی قوڕ دەبەن. بازاڕی کەرستەی بیناسازی لە هەولێر گەواهی ئەم ڕاستیە دەدات کە خواست لەسەر ئەم بەرهەمە لە 2 ساڵی ڕابردوودا بە شێوەیەکی بەرچاو هەڵکشاوە. قاڵانێکی لەگەر پێشان بەسەرەن خەڵک زیاتر بە بلۆکی ڕەش دەکرد، بەس ئێستاکە خەڵکەکی زۆر خواستی سەر ئەو بلۆکەی ئاسۆیە لەبەر ئەوەی لە بۆ گەرم و سادی لە بۆ عەزلی ئەوە دینگەشی ناوێ مەسەرەن ئەتوو دینگە لە بۆ خانی بکەی ئەوە عەزلیشە سەقفی ڕادەگری. ئێستاکە تەقریبەن 160 ڕەشەکەی بەکاردێنی لەبەرەوەی سعرەکەی هەرزانە، 140 ئاسۆیەکەی بەکاردێنی کەمەک سعرەکەی بەرزە، بەس وەکو کوالێت ئەتوو خانێک دەکەی 2 دەفتە لە مەرمەر دەدەی، ئەگەر 3-4 ملیۆن لەوەی زیاد لێ بدەی ئەتوو کارە باشی لۆ دەگەڕێتەوە. ئەگەر ورد بینەوە لە پرۆژە استراتیجیەکانی نیشتەجێبوون لە هەولێر دەبینین خشت بووەتە نیشانەیەک بۆ متمانە و کوالێتی. کڕیاران بە دوای ئەو یەکانەدا دەگەڕێن کە دیوارەکانیان لە خشت دروستکراون. هەرچەندە پێشتر تێگەیشتنێکی وا هەبوو کە کارکردن بە خشت کاتی زۆری دەوێت، بەڵام داهێنانی بلۆکی قوڕ بە قەبارەی ستاندارد ئەو ئاستەنگە تەکنیکیەشی ڕەواندۆتەوە. ئێستا ڤیلایەکی ئەو ڤیلایە لۆکسەی خۆمان کە لە سەروی 600-700 متر دووجا دەبی، لەوانەیە بە بەکارهێنانی یەک موبەڕیدە هەموو ڤیلایەکەیان نهۆمێکت بە کاملی لە بۆ سارد بکات، فێنک بکاتەوە. لە حاڵێکە ئەگەر کەرپوت نەبی پێویستی بە 4-5 سپلیت دەبی کە کارەبا و تێچوێکی یەکجار زۆر زیاتری هەیە. لە ڕووی سەرماوە لە ڕووی گەرماوەش بە هەمان شێوە بە لەوانەیە سۆپایەک لێرەدا بگیرسێنی یاخود یەک سپلیت لە خوارێ ئیش بکە هەموو خانووەکەت بۆ گەرم بکە. تەمەنی ئەمە زیاترە یا بلۆ؟ بێگومان تەمەنی خشت و کەرپوت زۆر زیاترە. طبعا ئەوە داخلی فڕن کراوە گەیشتە مەرحەلەی وەکو سیرامیک وەکو شوشەی لێ هات. بەڵێ پێویستەکە هیچ ڕاگری دینگە و کۆنکرێت و ئەوانەی هەبیان بێگومان پێویستی بە بینایی هەیکەلی ناکە، پێویستی بە کۆڵۆم و جسر. دیواری خشت زیاتر تووشی دەرزدان ئەبێ یا بلۆک؟ ئەوە بەڕاستی خاڵێکی زۆر گرنگت وروژاند. بێگومان لە بۆ مەوزوعی دەرز خشت زۆر باشترە. ئەم توێژینەوەیە باسی ئەوە کاکە ئێمە چۆن دەتوانین ئەم ئەندازیارە لە توێژینەوەیەکی زانستیدا بەراوردێکی وردی لە نێوان خشت و بلۆک کردووە. ئەنجامەکان دەری دەخەن کە دروستکردنی خانوویەکی 200 مەتری بە خشت تەنیا 2,400,000 دینار تێچووی زیاترە، بەڵام ئەم ڕەپارەیە لە ماوەی تەنها 2 ساڵدا لە ڕێگەی دەستپێوەگرتنی وزە و کەمکردنەوەی خەرجی گەرمکردن و فێنکردنەوە بۆ خاوەنەکەی دەگەڕێتەوە. لۆی خەڵک تێبگەینی کە چیەکە خشت لوکچیەکە. ئێمە بەسمان چییە کاک بەختیار؟ ئێمە کە هەر پرۆژەیەکەکەین کە لە زمانی ئەگەر خانوش بێ
ئێمە سێشت تەسیرەکە لەسەر ئەو دروستکردە بەڵێ ئەو وینە یەکەم کولفەیە کە پارەیە تێچۆکەیە دووهەم کاتە سێهەم کوڵەتیە باشە چوار هەم شتێکی شاراوەیە کە زۆربەی خەڵک لەوانەیە حسایی بۆنەکە کولفەی تەژغیلیە یعنی تۆ دوایەوەی کە بیناکە و تەواو کرد بە چەند ئەیبەی بەڕێەوە بێگومان ئێمەش خانوو بۆ دروستەکەین کە تایە نیشتە جێبی ئەبێ لە هاوینە چیکەین لە سستانە دیسان گەرمیکەین بەڵێ ئەمە چەندێکەکەوێت لەسرت کە بۆ ئەوەی جەوەکە تۆ بە زستان گەرمیکەیت و بە هاوین فێنکیکە ئەلێرە ئێمە داخڵەوێ ئێمە وەکو لە نەخشەکە دەرکەوتۆ لە سایە 15 بۆ 25 ئێمە لە ڕێگەی دیوارەکانوانێ وزە لە دەسین بۆ ئەوەی ئەمە کەم کەینەوانێ ئێمە ئەبێ ئەو ماتریێڵی کە بەکارێ هێنین ئایزۆلیشن یعنی عەزلی بەرز بێ هەتا بەرز بێ طبعاً تۆ وا لێکە کە کەمتر وزە بە فیڕۆ بڕوا لە ناو خانۆکە تا با بڵین بۆ ئەمە بەستەش بەتەکییت ئێمە خشت باشترە لە بلۆک چونکە بلۆک بەتەکیید لوزی زیاترە ینی زیاتر تۆ وزەیەکی زیاتر تێ بۆی بتوای ماڵەکە و فێنک بکەیتەوانێت لە هاوینە و لە زستانیشە وزەیەکی زیاتر تێ بۆ ئەوەی ماڵەکە و گەرم بکەیت ئەلێرەیە کە خەڵک بە سادەی بیرەکاتەوانێت کە سعری خشتەکە پرسێ چەنە لەگەڵ بلۆکە بەراوردیەکە و ئیتر وازانێ کولفەکە زۆرە بێت. لە بەشەکانی دیکەی کوردستان بە تایبەت لە ڕۆژهەڵاتی کوردستان خشت وەک ناسنامەی بیناسازی ماوەتەوە و بەکارهێنانی بلۆکی کۆنکرێتی دەگمەنە لەوێ خانوویەک ئەگەر لە خشت نەبێت لە ڕووی بازرگانیەوە بەهایەکی ئەو تۆی نییە لە ڕۆژهەڵاتی لەبەرچی تەنها خشتی بەکاردێنن وەکێرە نیە بەکاربێنن لە ڕۆژهەڵاتی لە قەدیمەوە لە چەند هزار ساڵە لە بیدایەتیەوە هەر کەرپوز بۆ کەرپوچی بەکاردێن بۆ گەرمە باشترە بۆ سەرمایە باشترە بۆ هەولایان باشترە دیکۆڕێکی جوانی هەیە بەپێی ئەزمون کە لە مێژە وەستای وەنیا لەبەر چ دیواری خشت باشترە لە هۆکارەکەی ئەرزت دەکەم هەم قەیومترە بۆ سەرما بۆ گەرما بۆ هەموو شتێک باشترە باشترە ئەرێ دە سەرما دەباتە ژوورە نەگەرماش دێنیتە دەرێ وەستا قایمتریشە دیواری خشتی قایمترە 100 قایمترە قایمترە ئارێ وەڵا دەڵێن کاری ناڕوا کار وەڵا جا ئیشی وردە ئیشی زەحمەت ئارێ ئەمە با فیڕۆناچێ بە فیڕۆناچی ئارێ وەڵا دەتوانی هەم دیکۆر بێ هەم وازی هەشت بێ و ئەم یەکزاری سیمان و لەبخ و یەک درزی دەکەیەوە شێوە بەرامبەر و ئاوە دەبێتە وازی هەیە ماڵگەمەڕمەڕی جوان هیچی هیچ ناکەیتی مەصرفێکی بکەی لێدە وازی هەیە لێدەی کاشی لێدەی مەڕمەڕی لێدەی لە ڕووی فیزیکیەوە خشت لە چەندین ڕەهەندەوە بەسەر بلۆک دازاڵە بلۆکی کۆنکریتی بەرگری کەمە بەرامبەر بەشێ کە ئەمەش دەبێتە هۆی تێکچوونی ڕووی دیوارەکان بەڵام خشت وەک قەڵغانێک بەرامبەر شلەکان دەوەستێت لە ڕووی کێشەوە بلۆکی قوڕ تەنها 13.5 کیلۆگرامە لە کاتێکدا بلۆکی کۆنکریتی 25 کیلۆگرامە ئەمەش گوشارێکی کەمتر دەخاتە سەر بناغی بیناکان لە ڕووی هێزی بەرگریشەوە خشتی قۆڕ با 14.76 مێگا پاسکال نزیکەی دوو هێندەی بلۆکی کۆنکرێتی 7.6 مێگا پاسکال بەهێزترە هەروەها لە ڕووی گواستنەوەی گەرماوە خشت زۆر پارێزگارترە و ژینگەیەکی لەبارتر بۆ مرۆڤ دەخوڵقێنێت کورد داهێنەری خشتە لە ناوچەیەک لە نزیکی ئامەد یەکەم شوێن بووە لە 1000 ساڵ پێش زاینە بەپێی هەنێک سەرچاوە و توێژینەوە کە خشت وەکو بیناسازی بەکارهێنراوە لەسەر زەویە وەکو یەکەم ناوچە لەسەر زەویە کەم خشتیان بەکارهێناوە پاشان نەقل بۆ ناوچەکانی تر و لە شوێنەکانی تری سەر زەویە بەکارهێنێت لە مێژوودا بۆ یەکەم زار خشتی بەکارهێناوە کەش ئێستا پشتمان تێکردو ئێستا سوپاس بخوا بەرەو پێشچوونی زۆری ژێ بۆ زیاتر بەکارهێنانی ساڵانە زیاتر بووە بەڵێ بێ بوومە
ئەم داتایە ئەوە دەسەلمێنێت کە سوودوەرگرتنی باپیرانمان لە خشت تەنیا لەبەر نەبوونی جێگرەوە نەبووە، بەڵکو درکردن بۆ بەو تایبەتمەندیە سروشتیانەی کە لە قوڕدا هەیە. ئێمە لە کوردستان هاوینێکی گەرم و سستانێکی ساردمانەیە. پێویستە کە ماڵەکانمان دابڕاو بێت لە کەش و هەوا. وەجگە لەوەش ئەو سەرچاوی وزەی کە هەمانە لە ناو ماڵەکانە بە فیڕۆ نەچێت. ئەمە یەکێکە لە گرنگترین خەسڵەتەکانی. وەجگە لەوەش دابڕەرێکی باشی دەنگە کە بێگومان زۆر گرنگە بە تایبەت لە باڵەخانە بەرزەکانە دەنگ نەقڵ نەبێ بۆ خانووەکانی تەنیشت. خۆی مەسەلەی دەنجی میش دەگەدام گرنگە. بێگومان. جگە لەوەش هێزی بەرگری لە خشتا بێگومان هێزی بەرگریکی زۆر گونجاوی هەیە و وەزنی شیکەمە بۆ بینای باڵەخانەی بەرز بێگومان زۆر گرنگە کە وەزنی ئەو مەتریاڵە و ئەو کەرەستانی کە بەکارێنین زۆر نەبێت چکە پێویستی بە معالەجە و زۆرێتە سەر بناغەکان بێگومان. جگە لەوەش بۆ بابەتی نەقلکردنی ئاو پێرمە بڵەتی بێگومان زۆر گونجاوە بیناکانمان لە کەرەسەیەک دروستکەین کە کێشەی تەڕەشوع و نەقلبوونی شێمان نەبێت. کامە زۆر گرنگە چکە ئەگەر بەم شێوە نەبێ بێگومان پێویستە بەوەیە کە تۆ معالەجی بکەیت، پێویستە بەوەیە دای بەبڕی کە ئەمەش تێچوویکی زۆری هەیە لە داهاتووە. جگە لەوەش خشت بێگومان بۆ بابەتی بوومە لەرزەش گرنگە چونکە تیاڵکێشبوونێکی زۆری هەیە بەمە ژواکە بینایکی تۆکمەت بۆ دروست بێ و سیفەتی ئیلاستیکی لە خۆڵدا هەیە کە ئەمە ژواکە بەرگەی فشارێکی زیاتر بگرێت. پەرەسەندنی خواست و ڕێنمایە نوێەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ پرۆژەکانی نیشتەجێبوون وای کردووە کەرتی پیشەسازی خشت گەشەیەکی خێرا بەخۆوە ببینێت. ئێستا 9 کارگەی مۆدێرن لە هەرێمی کوردستاندا کار دەکەن. بۆ پاراستنی ئەم بەرهەمە نێوخۆیەش حکوومەت بازێکی زۆری خستۆتە سەر خشتی هاوردەکراو. لە نێوان ئەم کارگانەدا 5 یان گەورەن و بە 3 شێفت کار دەکەن کە ڕۆژانە نزیکەی 6,000 تۆن خشت بەرهەمدێنن. تەنها گروپی هەڵەبجە لە دەبەری منتکایەتی ڕۆژانە 1200 تۆن خشت بەرهەم دێنێت و دەرفەتی کاری بۆ 500 کرێکار ڕەخساندووە. خاچی ئەم زەویانە دەبێتە بەردی بیناکردنمان بێ ئەوەی زیانێک بە ژینگە و سروشت بگەێنین. بەردی بناغەی بینا و باڵەخانەکانمان دەست دەکەوێت. دروستکردنی خشت لە خاچی خۆمانەوە بۆ خۆمان. بەرنامەی ئەم جارەی مەیدین کوردستان ببینی هەڵبەتە ئەگەر نیازت بە دروستکردنی خانووە یان خانوو دەکڕی ئەو کات بۆت ڕوون دەبێتەوە کە لە کام زۆر خانوو دابژیت. لە سنووری دێگەڵی پارێزگای هەولێر ئەو خاکەی کەوە گەوهەر تەماشا دەکرێت بووە تا هەوێنی ئەم پیشەسازیە. هەبوونی خشتێکی بەکوالێتی واتە خاکێکت دەستکەوێکە چەندین پێکاتەی زیازیای تێدا بن. لێرە لە کوردستان لە یەک ناوسەدا تەواوی ئەو پێکاتانە سروش دروستی کردوون. ئەم ناوچەیە کانگایەکی دەوڵەمەندی ماددە خاوەکانە. حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی سامانە سروشتیەکانەوە ئەم خاکە بە کارگەکان دەفرۆشێتەوە. دوای ئەوەی لەلایەن ئەندازیارانی جیۆلۆجیەوە پشکنینی وردی بۆ دەکرێت. ئەو موادە سەرەتایی کە بەکارهێنی چەند موادێکن یەکێ لەوانە کلەیستۆن لەگەڵ ساندستۆن واتە بە کوردەکەی بەردی خۆڵین لەگە بەردی لمین
ئەم پێکاتانە واتە ئەم وادە سەرەتایانە لە چەند پێکاتەیەکە دەستەکەوێت لە کوردستان سوپاس بۆ خاکی کورسانی ئەمە کە دەوڵەمەندە بەو جۆرە موادانە لێرە لەم ناوچەی کە ئیشی لەکەین یعنی ماشەڵڵا گەلێک زۆرە یعنی بەدڵی خۆت 50 ساڵ 100 ساڵ تۆ ئەتوانی ئەو موادە دەست بکەوێت و کوالیتێکەشی تا ڕادەیەکی باش کوالیتی لە ستاندەردا جیهانەکان و ستاندەردی عراقی دەرەچێت ئەوەش فەزلی خۆیە دیسان خاکەکەی ئێمە ئەکسپۆژەرمان زۆرە واتە دەرکەوتە ئەو خاکەی کە عادەتەن تۆ ئەو خۆڵی بەکارێنین وەکوتمان ئەو موادە سەرەتایانە لە ناو فۆرمەیشنایە ئەگە بە زمانی ژۆلۆژی قسە بکەین فۆرمەیشن ئەو پێکاتەیە کە لە وەختێکی زۆر کۆنتر لەسەر زەوی دروست بوونە بەهۆی ئاوە ئەو فۆرمەیشنانە ئەو تەبقاتانە کە دروستە بن دواتر بەهۆی تەکتۆنی جیۆلۆژی کوردستانی خۆمان کە پلێتی عەرەبی لەگەڵ پلێتی بڵێن فارسی سەبدەکشنی کردو چیاکانی زاگرۆز دروست بوون ئەو چیایانە وای کردووە ئەو فۆرمەشنانی کە لە ژێرەوەن واتە ئەو خاکە کۆنانی کە لە ژێرەوەن ئەو تەبقاتانە دەرکەون ئەو دەرکەوتنش بۆتە ئاسانکاریەک بۆ ئێمە کە ئێمە ئەمڕۆتوانی ئیسفادەی لێ بکەین و ئەو خاک و ئەو خۆڵی کە هەمانە بە شێوەیەکی زۆر باش بەکاری بینی بە کوالیتێکی بەرز بۆ دروستکردنی خشتی سوور هەمیشە پێمان وایە کە خشت دروستەکەین لە گڵێکی سوور دروستەکەین بەڵام ئەمە ئەبینین کە بەردە زیاتر گڵە هەموو تێکەڵچیە زۆر باشە ئەمە کە پێی ئەوترێ ئێستا ئەمەی کە تۆ بەدەستەوە گرت کلەیستۆن یان سڵتستۆن یان ساندستۆن ئەگە سەیری ئەم شوێنە بکە بینین ڕەنگی سوورە بینی ڕەنگی زەردە بینی ڕەنگی ڕەساسیە بینی ڕەنگی ڕەشە بینی ئەمانە چەند پێکاتەیەکن لە جیۆلۆژیا چەند ناوێکیان هەیە کلەی ستۆنمانەیە کلەی ستۆن واتە ئەو خۆڵی کە یەکی گرتووە بۆتە بەرد ستۆن واتە بەرد بۆتە بەردی خۆڵی بەڵام دواتر تۆ کە ئیهاڕی بە چەند پرۆسێسێکە ئەڕوا لە معمەل لە کارگە پرۆسێسی ورکردنت هەیە دواتر ورکردنی زیاتر دواتر لە بێژنگ ئەدرێ ئەو بۆ درێی لە خواڵەوە کە دروست بووە هەمووی هی ئەم خۆڵی ئەروای لێ هاتووە لەگەڵ سیارەکە ڕۆشتۆ لێش بە هەماشەوە هەمووی ئەبێتەوە خۆڵ ینی موادێکی تریتیان نیە وەکو موادی پیس یان بەردی تیابێ یان ئەو کەڤەرەی کە لەسەرەوەی وەکو داری سروشتی یان گیا و ئەو شتانە یان پێکاتەی پیسبوونی ژینگە کە پلاستیک و ئەو شتانەیە نەخێر ئێمە ئەسفادە لەو بەشە ئەەکەین کە بۆ بە پێکاتە کە بۆ بە خۆڵێکی ڕق بە تەبقەیەکی ڕق چەندەها ساڵ ماوەتەوە غەزم بووە ئامادە بووە بۆ ئێمە کە ئێستا سوودی لێبین پرۆسەی بەرەمهێنان بە هاڕینی خۆڵەکە دەست پێ دەکات تاوەکو دەبێتە پاودەرێکی ورد پاشان لەگەڵ ئاودا تێکەڵ دەکرێت قۆناغی هەرە گرنگ ترشاندنی قوڕەکەیە بۆ ماوەی 6 ڕۆژ کە تێیدا زۆرێک لە بەکتریا دروست دەبێت و جیڕی و تەمەنێکی درێژ بە خشتەکە دەبەخشێت ئەم بەشە بۆچی گرنگە لە خۆڵە وا دروست دەبێت کە خۆڵەکەت دەنگکۆڵەی وشی تیا نەمێنێت ئەو دەنگکۆڵانە بۆچێگە وشک هات کێشە بۆ خشتەکە دروستەکە وا دەکات شێوەی معزوونی نەبێ وەکو چۆن هەویر کاتێک ئاوی لێدەی و تەڕی دەکەیت دەبێت بمێنێتەوە بۆ ئەوەی نانەکە جوان دەرچێت ئیمەش هەروایە خشتەکە تا بمینێتەوە باشترە ڕێژەی مانەوەکەی لێرەدا لەو سایلۆیانە نزیکەی 164 سعات تا 170 سعات ئەوە دەمێنێتەوە دواتر قوڕەکە بە گوشارێکی بەهێزی هەوا دەکرێتە قاڵبوو دەچێتە بەشی وشکردنەوە خشتەکان بۆ ماوەی چل کاتژێر لە بەشی وشکردنەوە دەمێننەوە ئەو ئاوەی لە کاتی کردداری شێلاندا بە گڵەکە دراوە لێرە لێی دەردێننەوە بۆ ئەوەی خشتەکە تووشی هیچ دەرزدانێک نەبێت پاشان بۆ ماوەی 35 کاتژێر لە نێو فڕمە گەورەکاندا لە ژێر پلەیەکی گەرمی یەکجار بەرزدا دەبرژێندرێت ئاگر مەرحەلە هەری یا هەستیارە ji بوو خشت بە کوالیتێکی بەرز
و باش دەربکەبێ و حاضر بێ و ئامادە ببێ چونکە ئاگر دلێ ئەب خشتەیە بە هەموو قۆناغان دەرباس دەبێ و یا هەری باش ئاگرێکی جوان بدیە ئەف خشتا کە بە تەمامی بە حاضر ببێ و بخیە ناو بازارێدا یعنی ئەم ئاگرا کوالێتی باشی خشت دیارەکات بەڵێ ئەمە خاڵی هەری داویە پێت دلێ خشتەکەت چاوایە باشە یان خراپە هەر کاتێک تۆ ئاگرێ خۆ کۆنتترۆل کرد خشتێتە گەلێکی بەرز دەبێتەوە و کوالیتیەوەی بەرز دەبێتەوە و هێزەوەی بەقەوات دەبێت. دوای دەرچوونیان لە فڕن خشتەکان لە تاقیگەدا پشکنینیان بۆ دەکرێت و پاشان بە پرۆسەیەکی تەڕکردنی زانستی تەمەنیان درێژ دەکرێت. خشتەکان بۆ دووبارە تەڕیانەکەنەوە بە ئەو لە ناو خۆڵەکەدا کاربۆناتی کالیسیۆم هەیە سیەوەیەچە کاتێک گەیکێتە ناو ئاوەوە کاربۆناتی کالیسیۆم خۆی مادەیەکی چالاکە لە جۆ ڕدوبە وەرەگرێت لە دەرەوە گەورە ئەبێت و خشتەکە لێگەڵەوە شێنێ بەڵام ئێمەکەینی ناو ئاوە لە ئاوە ئەگۆڕێ بۆ CaOH بایت و ئەمە چییە مادەیەکی جێگیرە ئەو ئەکتیڤێتی نامێنێ لە دەرەوە کە ئەهێمێنێتەوە لە ناوجەوە هیچ کاریگەریکی لەسەر نابێت و خشتەکەت پارێزراوە بێت. باشە جگە لەم خشتا چەند بەرهەمی دیکە لەم کارگەیە دروستە بن بە شێوەیەکی گشتی بەرهەمەکانمان سێ جۆرە ئێمە خشتی ستاندەرمان هەیە کە ئەمەیە بەربڵاوترین جۆریانە قیاسەکەی دیاریکراوە 11.5 بە 7.5 بە 24 سانتیمەترە. جۆری دووەممان بلۆکی هەڵگرە بلۆکە هەڵگرەکەی چێکە لە داهێنانەکانی هەڵەبجە گروپ کە بۆ منافسەکردنی بلۆچ کۆنکرێتی دروستی کردووە خۆشببختانە داواکارێکی زۆری لەسەر و پێشترەوە بوو کە کەسێک خانوویە کرد ئەڵێ ئەجاکە خانوو بە خشت بە من تاوا بێ وەستاکە مانگێ شێوێ ئێستا هەمانە و خشتە بە ئەندازەی بلۆک بەڵێن بیستی لە بازار بیستی هەیتا بێزدەوت بە ئەندازەی بلۆک هەمانە 20 بە 20 بە 40 سانتیمەترە وەزنەکەشی زۆر کەمترە زۆر عملیترە و لە هەموو ڕوویەکی ژۆ لە بلۆکە باشترە. ئەم پیشەسازیە تەنیا بۆ نێوخۆ نییە بەڵکو سەدا 72 بەرهەمی ئەم کارگانە هەناردەی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراق دەکرێت کە ئەمەش نیشانەی سەرکەوتنی بڕاندی کوردستانیە لە بازاڕەکانی دەرەوەدا. بەکاربەرانی خۆش سێ بەشن کەسی ئاساییە خاوەن پرۆژەیە لەگەڵ کەرتی حکوومەتە کارتی حکوومەت کە پەنای بردۆتە بەرخش لەبەر ژینگە دۆستیە زایدەن خەڵکی ئەتیاجیش خاوەن پرۆژەکان کە چوونەتە سەر خشت بەکاربەری خشتن لەبەر ئەوەیە هەم کواڵتیەکەی باشە پرۆژەکەی ئاسی پرۆژەکەی کواڵتی ئاسی پرۆژەکەی پێبەرزەکاتەوە هەم ئیشکردن لەسەری خێرایە و بەرهەمیشی باشتر بەدەسێنێ لە بیناسازی خۆیان. خەڵکی ئاسایش ئەوەی وشیارە خشت بەکارێنێ لەبەر تێچووی ڕۆژانەی سەری خۆی گەرمی و ساردی بەدە دەرەجێ بۆ هەموو عراقی شوێنێری نێمە بۆ هەموو عێراق. خشت تەنها کەرستەیەکی بیناسازی نییە بەڵکو ڕەهەندێکی مێژووی و کللتوری هەیە بەکارهێنانەوەی بەم قەبارە فراوانە دیمەنێکی ڕەسەن و خۆماڵی بە شارستانیەتی ئەمڕۆی کوردستان دەبەخشێت.